زیاتر لە 200 بەڕێوەبەری قوتابخانەکانی سەنتەری پارێزگای سلێمانی و دەرەوە لەگەڵ پەروەردەکانی سلێمانی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوە. مەبەستی کۆبوونەوەکە زیاتر بۆ تکاکردن بوو لە بەڕێوەبەری قوتابخانەکان تا بەردەوامی بدەن بە پرۆسەی خوێندن، بەڵام ئەو داواکاریەی پەروەردە قبول نەکرا. ئێمە هەموو کۆبوونێتەوە بە کۆی دەنگ ئەمڕۆ هەموو بەڕێوەبەرەکان کە نوێنەری مامۆستاکانین سەقفێکی زەمەنیمان بۆ حکوومەتی هەرێمدانەوە تا یەکی چوار داواکاریەکانمان جێبەجێکات. نەخێر بە هیچ شێوەیەک داواکاری هیچ کەسێک قبول ناکەن، تەنیا داواکاری مامۆستایان نەبێت کە ئەویش خۆی لە ئەوەیە ئەبینێتەوە کە تەواوی موچەی مامۆستایان بەبێ پاشەکەوت دابەش کرێ بەسەر مامۆستایاندا. بەڕێوەبەری قوتابخانەکان لەو کۆبوونەوەیەدا 4 داواکاریان خستە بەردەم پەروەردە لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکاریەکانیشان تاوەکو 1 نیسان بە تەواوی دەرگای قوتابخانەکان دادەخەن. داواش لە هیچ مامۆستایەک ناکەن بگەڕێنەوە نێو هۆڵەکانی خوێندن. مامۆستایانی ناڕازیش سبەی خۆپیشاندانی فراوان ساز دەکەن و لە بەردەم دادگای سلێمانی خێمە هەڵدەدەن. لابردنی بێمەرجی پاشەکەوتی موچە و ئاساییکردنەوە و یەکسانکردنی موچەی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم وەک سەرجەم پارێزگاکانی تری عێراق. دووهەم، پێدانی موچە لە کاتی خۆیدا کە هەر 30 ڕۆژ جارێکە. سێهەم، دیاریکردنی چارەنووسی پاشەکەوتی موچە بە میکانیزمێک کە بتوانرێ بەکار بهێنرێ بۆ قەرزی خزمەت گوزاریەکان. چوارەم، پێدانی موچەیەکی تەواو و بێ پاشەکەوت تا بەرواری 1 چواری 2018. جیاوازی ئەم جارەمان ئێمە بڕیارمان داوە خێمە هەڵێن لە بەردەم دادگایە. ئێمە بە خۆپیشاندان دەست پێکەن بەڕێ پێوان دەڕۆین بەرەو دادگا و محافەزا لەوێ دەمێنینەوە تاکو داواکاریەکانمان جێبەجێکرێ. ئەگەر جێبەجێش نەکرا ئێمە هەنگاوی تر لە دوایە چالاکی ترەکەین ئەنجامێدەین تا کۆگەین بە ئامانجەکانمان. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیش دەڵێت ئیدی لە نێوان حکوومەت و مامۆستا هیچ متمانەیەک نەماوە چونکە بەڵێنی زۆر دراو جێبەجێ نەکران. مامۆستا لەم قۆناغە قورستری تێپەڕانوە، بەڵام بەداخەوە متمانە لە بینی حکوومەت و مامۆستایانەمایان هاوڵاتی و حکوومەتانەماوە ئەوە هۆکارەکەیت، یعنی وعدێگەیە جێبەجێ ناکرێت. من ناتوانم بڕیار لە بەیانی بە مجایەکی 4 زۆری ماوە. بەهۆی خراپی باری دارایی هاوڵاتیان تا دێت بازنەی ناڕەزایەتیەکان فراوانتر دەبێت و مامۆستایانی هاوبەشیش کە پێک هاتبوون لە کۆمەڵ و گۆڕان و یەکگرت و سربەخۆ پشتیوانی خۆیان بۆ مانگرتن و داواکاری موچەخۆران ڕاگەیاندووە و کار بۆ ئەوە دەکەن ناڕەزایەتیەکان بۆ پارێزگاکانی هەولێر و دهۆک بگوازنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.